بەڵێ ئەو داگیرکاریانە ئاگامان لێەوە ماوەی زیاتر لە 30 ساڵە ئەگەر ماوەی زیاتر لە 30 ساڵە ئەو دەست درێژیانە لەلایەن حکوومەتی داگیرکاری تورکیا و دەکرێتە سەر وڵاتیمە بە تایبەتی پاش پێکەنانی حکوومەتی کوردستان و ئەوە زۆر زیاتر بووینە زۆر دیارتر بووینە زۆر کاریگەریان لەسەر خەڵکی کوردستان و وەزعی کوردستان کردیا هەموو تەبریرەکانی داگیرکاری تورکیا بوونی هێزی پەکەکەی لێرە پێم وایەوە تەبریرێکی لاوازە تەنها تەبریرەگەنە هیچی دینیا و تموحی زۆر زیاترە لەو مەسلەی مەسەلە تموحەکانی خۆتی تموحی ئەردوغان و ئەکەپەیە تموحی ئیخوانی عالەمیە کە دەیانەوێت دەست بە ساو منتیقەی دابگرنەوە منتیقەی بگەڕێنەوە ئەو هۆکاری بێدەنجی زیاتر لەوە دەگەڕێتەوە حیزب دەسەڵاتدارەکان بە تایبەتی کە هەر ئەوانیش پەرلەمان بەڕێوە دەبن هەر ئەوانیش لە پشت پەرلەمان ئالەتەکە بەدەستەوانەوە پەرلەمان بۆ خۆی هیچ نە هیچ دەورینە تەنها ئالەتەکە بەدەستەوانەوە زۆرینەش ئەوانن ئەوان بەرژەوەندی خۆیان بە کاملی بە دەوڵەتە داگیرکەرەکان گرێدایە لەسەر بە دەرەجەی ئەساسی بە تورکیا و دواتریش بە ئێران بەرژەوەندەکانی خۆیان بەوان وەگرێدایتەوە بە بڕای هۆکارەکەش دەگەڕێتەوەی ئەوانە حکوومەتی خزمەت گوزاریان حکوومەتی هاوڵاتی نینە تەنها مەسەلەکە خۆ فەرزکردنە هاتینە بە حکمی ئەو ئەمری واقعی کە بوو لە پاش ساڵی نوهاتوویەکەوە هاتن لێرە لە کوردستان دەستیان بەسەر دەسەڵات داگرت ڕاستە حیزب بوون لە شاخبوون خەباتیان هەبوو قوربانیاندا بەڵام هاتن دەستیان بەسەر دەسەڵات داگرت پشتیان بە کاملی لە جەماوەر کرد پشتیان بە کاملی لەو بەرنامانە کرد کە پێویست بوو بیکەن پشتیان لەو شتانە کرد کە پێویست بوو لە سەریان لە خزمەتکردنی خەڵکی کوردستان بیکەن کە قاعدەی جەماهیریان لە دەستدایە کە خەڵکیان لە دەستدایە کە هیچیان نمایە ناچارن بەرژەوەندی خۆیان بە بەرژەوەندی وڵاتانەوە گرێدایە بۆ وڵاتە بەتایبەتی وڵاتە داگیرکەرانە هۆکارەکە ئەوەیە هەرچی ئەو وڵاتانە بیکەن ئەوان ناتوانن شتێکیان لەوەکەوان تەنها زیاتر ئەمە لە منتیقەی هەولێر وشەیەک مایە پێدرن چێخوا ئەوان زیاتر لە چێخوا زیاتر هیچ دەوری دیکە نابینن تەنها لێرانە وەکو ئەمرێک وەکو قائیدێک بەسەر ئەو خەڵکی و خۆیان فەرز کردیا بە حکومی دەسەڵاتی چەکیان بە حکومی پارەیان خۆیان بەسەدا فەرز کردی و لەسەرەوەش خزمەتی ئەو دەوڵەتە داگیرکەران دەکەن لە زیاتریش بە تورکیا ئەوە وا دەبینین بە شووری کوردستانیان کردیتە بەشێک بە بازاڕی تورکیا نفتیان تەسلیمی هەموو تورکیا کردی پێی ئەو ئیتفاقە ناشەفافانەی کردیتیان هەمووی مەسەلەکە تەنها ئەوەیە زیاتر پەرە بە دەسەڵاتی خۆیان بدەن زیاتر پەرە بەو فەوزا و گەندەڵکاریانەی خۆیان بدەن زیاتر خۆیانی پێبژێنن هەموو وەک لە کوردەواری دەرن هێلکانی خۆیان لە سەبەتەی دەوڵەتانی داگیرکەر کردیا هۆکارەکە ئەوەیە بەڵێ لە کاتی تۆپبارانکردنی سنوورەکان لەلایەن وڵاتی تورکیاوە کە لە ساڵانی ڕابردوودا ئێمە کەمپینی نابوو تۆپبارانکردنی ناوچە سنوورەکە لەلایەن هەردوو وڵاتی تورکیا و ئێرانمان ڕاگەیان دەبوو ئەم ساڵیش کە دەبینین بەیان بیانی جیاوازە وڵاتی تورکیا هەستا بە تۆپبارانکردن و ناوبردنی ژینگەی ئەو سنوورە دەکا بە هەزاران دار لە ناوچون کە تەمەنیان زیاتر لە 10 ساڵ و 20 ساڵ و 30 ساڵەدا و لەگەڵەوەی سەدان ئەو هەزاران ئاژەڵ و زیندەوەری چی لەم ناوچەیە لە ناوچوونە بۆیە ئەمە زیانێکی گەورەی دەساڵی بە زیندەوەران و ژینگەی ئەو ناوچە گەیاندووە لێرە داوا لە وڵاتی تورکیا دەکەین تۆپبارانەکانی ڕاگریت لە پێناو ژینگەی کوردستان چونکە تێکچوونی ژینگەی کوردستان تێکچوونی ژینگەی وڵاتی تورکیا ئەو بیانوانە ئیوەی نینە ببێتە هۆی تێکدان و وێرانکردنی ژینگەی کوردستان سەبارەت بە بەردەمانانی تورکیا و ئەو سنوور بەزانانی تورکیاکەوە لەسەر هەری خاچی هەرێمی کوردستان و عێراق و دژ بە هاوڵاتیانی ئەم هەرێمەدان پێدانراوە ئەوە پێشەکەشی زەقی یاساییە کە لە بەیەمە پەیمان نامەی نێودەوڵەتیەکاندا و سەبارەت بە ئەوەی پێویستە حکوومەتی عێراق حکوومەتی هەرێمی کوردستان بەیاننامەیەکی ڕوونیان کاردانەوەیکی ڕوونیان هەبێتن سەبارەت بۆ هێشانەی دەکرێتە سەر خاکەکە و سەر هاوڵاتانی ئەم هەرێمە خۆی لێکواندا ئەوە پرسیارەکەیە ئەو گومانەکەی دروست کردووانی هەرێمی کوردستان و عێراق تا ئێستا بەڕوون و ئاشکرا نەهاتوونەتە سەرخەت بڵێن هۆکارەکەی ئەوە ینی پێویستە حکوومەتی عێراق بێ ئاسمانەکەی خۆی پارێزی هەرێمی کوردستان پێویستە بێتن بە ڕوون و ئاشکرا بۆ کۆمەڵانی خەڵکی کوردستان بۆ هەموو دانیشتوانی خەڵکی کوردستان ڕوون کاتەوە مەسەلەی عێراق ئێستا بەتەمای عێراق ناتپارێزی فەرمووی عێراق سنجەکەی خۆی پێ ناوازێ ئاسمانەکەی خۆی پێ ناپارێزرێ ئێمە ئەگەر هاتوو حکوومەتی عێراق هاوپەیمانی دەوڵەتەکان بێن پشت لە کورد بکەن ئێمە تەنها یەکشمان دەبینێتن تەنها شاخەکانمان دەبینێتەوە دەبی دەست بکەینەوە بەو دەو سەردەمانە ئەمە جەموشەکمان نییە جەفرۆکەمان نییە تەنها شاخەکان پشتیوانی خەڵکی کوردستانن و بۆ هەموو تاکەی خەڵکی کوردستان ئەخلاقی و ئاینی و
نەتەوەی نیشتیمانی پێویستە لە داهاتوو پلانێکی ڕوون و ئاشکرانە بێت و ئەگەر هاتوو دەوڵەتی تورک دەست لەو زوڵم و زۆرە هەر نەگری لەسەر خاچ کوردستان.